گەرموگەشتنی سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە لەگەڵ هاوڕێ هاوکارم گۆڵناز دەبینە میوانی ماڵەکانتان. بینەرانی خۆشەویست لەلای منیشەوە سڵاوتان لێبێ ئازیزان. بەرنامەی ئەم هەفتەیەمان بە چەند بابەتێک لە خۆ دەگرێت کە پێشکەشتان یەکەین و هیوادارم کە لە هەر کوێهان ساغ و سڵامەت بن و مەجای ئەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیشە لەگەڵمان بن. دوای ناوبڕێکتینەوە خزمەتتان. کاتێکە شاو دێ لە شاو بێزارێم بۆ دیدارێکێت دڵ پێڕازارێم تۆمەی جوانی تۆ لە ژوورەکەمدا تۆمەی جوانی تۆ لە ژوورەکەمدا وا دێت و دەڕێوە لەبەر چاوێندا بە خەیاڵی بێساتێ بمدێنە بە خەیاڵی بێساتێ بمدێنە گەڕی بێدەنگیم لێ هاوارێنە هێندە پەیواز بین بە گیان و بەدڵ ڕۆژێ هەرا بێ بگاین بە منزڵ ڕۆژێ هەرا بێ بگاین بە منزڵ چونکە عزیزم بە تۆوە ماوم چونکە عزیزم بە تۆوە ماوم بێ تۆ بیاوانی وشکۆ بێوم کەی دەبێ وایە بێ شەرتی دڵداری کەی دەبێ وایە بێ شەرتی دڵداری تۆ لە عەیش و نۆش من لە غەم باوەری خدا هەڵنەگرێ غەرقم کەی لە غەم خدا هەڵنەگرێ غەرقم کەی لە غەم مەیلم بدایێ یان زۆر و یان کەم گۆڵەکەم بێت تۆ چۆڵە ئەم شارە و شاری دڵەکەم بێت تۆ غەم باورە شاری دڵەکەم بێت تۆ غەم باورە شاری دڵەکەم بێت تۆ غەم باورە. بینەرانی عزیز بۆ سەرەتای بەرنامەی ئەم هەفتەیە بابەتێکمان بۆ ئامادەکردوون سەبارەت بە دیاردەی لەشفرۆشی کە لە دوو بەشدا پێشکەشتانی دەکەین. بەشی یەکەمی ئەم هەفتە دەبیستن و دەبینن سەبارەتە بە پیشەیکردنی لەشفرۆشی لە ئاستی جیهاندا و بەشی دووەمیشی حوتوی داهاتوو هەر لەم بەرنامەیەدا لەسەر هەڵوێستی ئێمە بەرامبەر بەم دیاردە کارەساتبارە بڵاو دەبێتەوە. جیهانیبوونی سەرمایەداری پێویستی بە کاڵاییبوونی زۆر بەرینی هەستە ئینسانیەکانەوە هەیە. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بازرگانی سێکس بۆتە پیشەیەک و لە بواری یاسایی یان نایاسایی لە وڵاتە جیاجیەکانی جیهان میلیاردها دلار قازانجی خستووەتە گیرفانی دەسەڵاتدارانی سەرمایەداریەوە. دوو ڕێگە چارەی بە تواوی جیاواز بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو جۆرە لە کارەسات بارترین جۆری توندوتیژی لە دژی ژنان و منداڵان سەریان هەڵداوە. ڕێگای چارەی یەکەم لەشفرۆشی بە پیشە لە قەڵەم دەدات و خوازیاری دابینکردنی هەموو مافێکی کۆمەڵایەتی لەشفرۆشان و پەسەندکردنی یاسای گونجاو بۆ ئەوان وەک کرێکارانی بەشی سەنعەتی سێکسە.
لایەنگەرانی ئەم ڕێگە چارەیە لەسەر ئەو باوەڕن کە لەشفرۆشی بۆتە هێزێکی ئابووری کە ناتوانرێت لە بەرچاو نەگیردرێت و یاساییکردنی دەتوانرێت پێش بە خەزارە ئینسانیەکان بگیردرێت و دەستی قاچاقچیان و دەڵاڵانی ئەم سەنعەتە کورت بکرێتەوە. ڕێگای چارەی دووەم لەسەر ئەو باوەڕەیە کە بیرۆکەی پێکهێنانی ڕێفۆرم لە شەرایەتی لەشفرۆشی و داسەپاندنی یاسا لیبراڵەکان بۆ دابینکردنی سلامەتی و تەندروستی بە بیانووی کەمکردنەوەی زیانەکانی ئەم پیشەیە ناتوانێت لەشفرۆشی کۆنترۆڵ ویان تەندروستتر بکات. لەشفرۆشی کە ناوەڕۆ لە ناوەڕۆکدا کارێکی تونند و تیژانەیە، مەسئلەکە دەستدرێژیە. دانی ماف و حقوقی مادی تەنیا تاوانی پیاوان کەمتر و کاڵتر دەکاتەوە. یاساییکردنی لەشفرۆشی بە مەبەستی کۆنترۆڵکردنی و هەندێک بارودۆخەکە باشکردن و بەناو کەمکردنەوەی زەرەر و زیانەکان جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ بۆ نمونە یاساییکردنی تونند و تیژی ناوماڵ بە مەبەستی کۆنترۆڵکردن و کەمکردنەوەی زیانەکانی نییە. لەگەلێک لە وڵاتانی سەرمایەداری لەشفرۆشی کار بە ئەژمار دێت و دەوڵەتەکان داهاتێکی زۆر و زەبەن لە ڕێگای ئەم کارەوە بەدەستێنن. ماڵە لەشفرۆشەکان لە ئاڵمان و هەندێک وڵاتانی ئوروپایی دیکە بە بەخشینی پارە بە ناوەندە خێرخوازیەکان ویان کرانەوەی دەرگاکانی ئەم ناوەندانە بۆ بازدیدی خەڵک و کردنەوەی پێشانگای هۆنەری پۆرنۆگرافی و هەروەها وەڕێخستنی شەوی جلوبەرگ و کەلوپەلی پێویستی ئەم پیشەیە دەیان هەوێت خۆیان پێشکەوت و خواز نیشان بدەن. سەرڕای ئیدعایانە کە بە یاساییکردن و سڕینەوەی جورم و تاوان لە لەشفرۆشی پێش بە پەرەسەندنی دەگیرێت، بە پێچەوانەی ئەو ئیدعایە نەتەنیا کەمی نەکردووە بەڵکو پەرێشی سەندووە. بۆ نمونە لە وڵاتی هۆلەند ئەم پیشەیە 25% پەرەی سەندووە و هەر ئێستا 5% داهاتی وڵاتی هۆلەند لە ڕێگای ئەم سەنعەتەوە بەدەستێت. لە حاڵی حاضردا زیاتر لە 20% چالاکی ئابوووریەکانی تایلاند، ئەندونزی، مالێزی و فیلیپین لە ڕێگای لەشفرۆشیەوە بەدەستێت. بەپێ لێکۆڵینەوەکان کوێلە جنسیەکان ساڵانە زیاتر لە 4 میلیارد دلار بۆ تایلەند داهاتیان هەیە. برزیل، کوبا، رووسیا، کەنیا و زۆرێک لە وڵاتانی دیکە کە لەژێر گوشاری دانەوەی وامەکانیان بە سندوقی نێونەتەوەیی درا و بانکی جیهانین هان دەدرن تا سەنعەتی توریسمی خۆیان پەرەپێ بدەن. ژمارێکی زۆر لە کرێکارانی تۆڕەکانی سەفەر، خاوەن هۆتێلەکان و خاوەن باشگاکان و شرکەتەکانی هێڵی ئاسمانی ئوروپایی و ئەمریکایی با هاوکاری شەریک و هاوبەشە ناوخۆیەکانی خۆیان لە وڵاتانی هەژارنشین لە ژنان و منداڵان وەک کاڵایەک بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران کەڵکوەردەگرن. زۆربەی شوێنە توریستیەکان لە وڵاتانی تایلەند، کورە و فیلیپین لەلایەن نظامیانی ئەمریکایەوە کە لەو وڵاتە جێگیر بوون داوایان لێکرا کە ژنانی لەشفرۆشیان لە ئیختیاردا بنن و بە چوونە دەرەوەی ئەرتشی ئەمریکا کاربەدەستانی چالاک لەم بەشە بازارێکی نوێیان بۆ ئەم ژنانە لە ڕێگای تۆڕی توریستی بەرەو ئوروپا و ژاپۆن دۆزیەوە کە لەم ڕێگایدا قازانجێکی زۆر و زەبەن خرایگیفانی شرکەتە چەند نەتەوەیەکان و هێڵی ئاسمانی و خاوەن هۆتێلەکان. هۆکاری سەرەکی لەشفرۆشی ژنان و منداڵان تەنها بەدەستهێنانی بڕەداهاتێکی کەم و ڕزگاربوون لە برسیەتیە. زۆربەی ئەم ژن و منداڵانە سەر بە هەژارترین توێژی کۆمەڵگا و یا کۆچبەرانی هەژاری کۆمەڵگا گیرۆدەی شەڕ و ئەزمە لێدراوەکانن. لەشفرۆشی ژنان لە وڵاتە هەژارەکاندا لە ئاکامی بێکاری و هەژاریەوە و لە ڕاستیدا تەنیا ڕێگایەکە بۆ بەدەستهێنانی داهات و درێژەدان بە ژیانیان. هەژاری ئەم ژنانە و فرۆشی لەشی خۆیان وەکو کاڵا، کولتور و فەرهەنگی پیاوسالارانەی زاڵ بەسەر کۆمەڵگاکان ناوەرۆکی قازانج پەرستانەی سەرمایەداری بووەتە هۆی گۆڕانی ئەم پیشە بە سەنعەتێکی پڕقازانجی جیهانی. فرۆشتنی کچان و منداڵان بە دەڵاڵانی لەشفرۆش لە بەرامبەر پڕەپارەیەکی زۆر کەمدا هەر ئێستا لە زۆرێک لە وڵاتانی ئاسیا، ئافریقا و ئوروپای شەرقی بەردەوامە. بە پێی بەراوردی 20 ساڵی ڕابردوو سەدان هەزار ژن کچ و منداڵ لە وڵاتانی ئاسیایی وەکو پاکستان، بەنگلادێش، ئێران و هیتر بەرەو شێخنشینەکان و بازاڕە جیاجیەکانی کۆیلەداری جنسی بڕاون. ئەم کەسانە وەکو کۆچبەران هەندێک جار نایاسایی لە خراپترین و نالەبارترین بارودۆخی ژیانیاندا بەسەر دەبن و تەنانەت وەکو لەشفرۆشی خارجی لە چاو لەشفرۆشەکانی ئەم ناوچانە بەرەو ڕووی گەلێک هەڵاواردن و
تند و تیژی وەحشیانە دەبنەوە زۆر جاریش پارێشیان پێ نادەن و لە جیاتی پارە ئەزیەت و ئازاریشیان دەکەن و گەلێک جاریش دەکوژرێن. ئەوان لە نزمترین مافەکانی ئینسانی بێبەر و بێبەشن. ترس لە گەڕاندنەوەیان بۆ وڵاتەکانیان و بێکاری و هەژاری دەبێتە هۆی ئەوەی کە بۆ ڕازیکردنی پیاوانی هەواسران و دەوڵەمەند هەموو شتێک تەحەموڵ بکەن. گەلێک جاریش وەکو کۆیلە هەراج دەکرێن و دەفرۆشێن. لە بارودۆخی ئێستادا کە قەیرانی پێکهاتووی سەرمایەداری جیهانی، پەرێسەندنی ڕۆژ لە دوای ڕۆژی بێکاری، ئاوسان و هەژاری لە سەرتاسەری گۆی زەوی و بە تایبەت لە وڵاتانی هەژارنشینی لێکەوتووەتەوە بە دابەزینی داهاتی ساڵیانە ژنانی بێکار و هەژار داماوتر و دەستکورتر دەبن و لە بەرامبەر لەشفرۆشیدا ناتوانن کەمترین مقاومەت و خۆڕاگری بکەن. داکۆکیکارانی سەرمایەش بۆ هەراوهوریای تەبلیغاتی و بە یاساییکردنی لەشفرۆشی کۆیلەداری دەکەنە پیشەیەکی جیهانی. سەرمایەدارانی داکۆکیکاری پیشەیی لە شفرۆشی لە ڕاستیدا لە بازاڕەکانی سێکس دەفاع و پشتیوانی دەکەن و ئامانجی ڕاستەقینەیان کە پەرەپێدانی مەیدانی کۆکردنەوەی قازانجی هەرچی زیاتر بۆ سەرمایەداری و قایمتر و پتەوترکردنی نظامی پیا و سالارانەیە لەژێر سێبەری دیفاع لە ژنانی خەسار پێگەشت و بێبەشدا دەیشارنەوە. بەم پێ دەبێ بۆ کورتکردنەوەی دەستی سەرمایەداران و پیا و سالاران لە سوێ ئیستفادەکردن لە مرۆڤەکان بازرگانی سێکس و کۆیلەتی ئینسانەکان بە تاوان بناسرێت و بۆ بنوەرکردنی هەژاری بە تواناکردنی مرۆڤەکان خوڵقاندنی دەرفەتی پیشەیی و چارەسەرکردنی کێشە و گرفتی ئابووری و کۆمەڵایەتی ژنان هەموو هەوڵێک بخرێتە گەڕ. کۆیلەتی ژنان و منداڵان و بازرگانی سێکس لە واقعدا خراپترین شکل و شێوەی چەوساندنەوە و تۆندوتیژی لە دژی ژنان و منداڵان، زاڵبوونی پیاوان بەسەر ژنان و لە ئاکامە ڕووخێنەرەکانی نظامی پیا و سالاری و سەرمایەداریە. چونکە زات و ناوەرۆکی چەوساندنەوەی جنسیەتی، چینایەتی و نژادی، سەنعەت و بازرگانی سێکس بە هیچ پاساوێک قبوڵ ناکرێت تا کاتێک کە ئاڵوگۆڕی بنەڕەتی لە نظامی چینایەتی، سیاسی و کۆمەڵایەتی بەسەر گۆی زەویدا پێکنێت، ئەم کارە ساتە ئینسانیە بنبڕ و ڕیشەکێش ناکرێت. بەڵێ گوڵناز بابەتێکی دیکەی بەرنامەکەمان سەبارەتە بە ڕووداوی شوێنی کار. ئەم ڕووداوانە کە کارگا و کارخانەیان بۆ کرێکاران کردووەتە مەیدانی شەڕێکی نابەرابەر، ڕۆژ نییە کارە ساتێک نەخۆڵقێنێ. گەلێک زۆرن ئەو کرێکارانەی لە گۆشە و کناری ئەم وڵاتەدا بەهۆی ڕووداوی شوێنی کارگیانیان لەدەست ئەدەن بەبێ ئەوەی هەواڵەکەی لە جێک بڵاو بکرێتەوە، لە حاڵێکدا کە بەپێ قاعدە دەبێ گەشەی تەکنۆلۆژی و بەکارهێنانی ئامراز و کەرەسەی پێشکەوت و باشتربوونی ستانداردی ئیمنی شوێنی کاری بە شوێنەوە بێت. بەڵام دەبینین کە ڕووداوی شوێنی کار لە ئێران ساڵانە 20% لە چاو ساڵی پشووتری بەرزتر دەبێتەوە. ئەمە لە حاڵێکدایەکە ئەو ڕێژە ڕسمیانەی ساڵانە کە لەلایەن وەزارەتی کار و ڕفاهی کۆمەڵایەتی یان پزیشکی قانونی بڵاو دەکرێتەوە، تەنیا کرێکارانی ژێر چەتری سازمانی بیمە کۆمەڵایەتیەکان دەگرێتەوە بە ملیۆن کرێکاری کاتی و قەراردادی و سپی ئیمزا و کرێکارانی کەرتی بیناسازی لەو ڕێژەدا لە بەرچاو ناگیرێت. دژواری کاری تااقەت پڕۆکێن لە هێڵی بەرهەمهێناندا و نەبوونی ئیمکاناتی ئیمنی و بەهداشتی پێویست دوو هۆکاری سەرەکی ڕووداوی شوێنی کار و ئازارە جەستەییەکانی کرێکاران لە کارخانە و کارگاکانن. هەوای شوێنی کار گەلێک ناپاکە و ساڵۆنەکانی کار بۆ تەسویە و خاوێنکردنەوەی هەوا دەستگای تەهویە گونجاویان نییە. دەنگی ماشینەکان ڕاستەوخۆ کار دەکەنە سەر بیستنی کرێکاران و خاوەنکاران حازر نیم لەم بوارەدا ئامرازی پێویست بۆ کرێکاران دابین بکەن. کارخانەکان حەمامی گونجاویان بۆ کرێکاران نییە و ئەگەریش هەش بێت ئیجازە بە کرێکاران نادەن کە کەڵکیان لێوەربگرن. پشکنین و چاودێری پزیشکی بەڕێک و پێکی بەڕێوە ناچن. پشکنینی ساڵانەش بە شێوەیەکی بەتواوی فورماڵ ئەنجام دەدرێت.
لە خوارەوەبوونی حەقدەستی کرێکاران و نەجرانی لە کاتی خۆیدا یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی چوونە سەرەوەی ڕووداوی شوێنی کارن. ئێزافەکاری و شەوکاری و ماندووبوون بەهۆی درێژماوەبوونی سەعاتی کار جەستە و دەرونی کرێکاران ماندوو دەکات. نەبوونی ئەمنیەتی پیشەیی، نیگەرانی بەردەوام سەبارەت بە دەرکران و کابوسی بێکاری، نەبوونی سەرپەناوەیان، کرێماڵی قورس لە پاڵ بوشار و بێبەشیەکانی تردا بە چەشنێک هۆش و هەواسی کرێکاران لە کاتی کاردا بەخۆیانەوە خەریک دەکات کە بارودۆخەکە بۆ ڕوودانی ڕوودا و ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئامادەتر دەبێت. هوشاری ئابووری ڕۆژانە دەبنە هۆی لە خۆ غافڵبوون و هەواسپەرتی کرێکاران کە ڕێژەی زۆرتری ڕووداوی شوێنی کاری لێ دەکەوێتەوە. زیاتر لە نیوەی سەرجەم کرێکارانی ئێران لە کارگا بچووکەکانی ژێر دەکەسیدا کار دەکەن. ئەم بەشە لە کرێکاران لە بازنەی پشگیری قانونی کار چوونەتە دەرەوە. لەم ڕێگانەدا هیچ جۆرە قاعدێکی ئیمنی پەیڕۆ ناکرێت. هەروەها نزیکەی 70 لە سەدی هێزی کاری ئێران لە کرێکارانی قەراردادی پێکدێن کە بیمەی ڕووداوی شوێنی کار ناگرێتەوە و ناتوانن بۆ قەرەبووکردنەوەی زیانەکانی ڕووداوی شوێنی کار لە بیمە کۆمەڵایەتیەکان کەڵک وەربگرن. لە هەندێک حاڵەتیشدا کە کرێکاران بە قانونی دەتوانن داوای غەرامە بکەن، خاوەنکاران هەموو هەوڵەکانیان دەخەنە گەڕ تا کرێکاران بە کەم تەرخەمی خەتابارکەن و بمبیانەوە خۆیان لە دانی خەسار و هەزینەی نەخۆشخانە بدزنەوە. سەرمایەداری بەپێی ناوەرۆکی وەش جێگا و شوێنی خۆی لە بەرهەمهێناندا بە شوێن بەدەستهێنانی قازانجێکی زیاترەوەیە و وا بۆ دەستەبەرکردنی قازانجی زۆرتریش تا ئەو جێگایەکە لە توانایدا بێت هەوڵ دەدات تا لە هەزینەی بەرهەمهێنان کەم بکاتەوە. یەکێک لەو مەیدانانە کە خاوەنکاران بۆ داشکاندنی هەزینەی بەرهەمهێنان ڕووی تێدەکات کەمکردنەوەی هەزینەی دابینکردنی ئیمنی و بەهداشتی شوێنی کارە. بازرسی فۆرماڵ و یاساکانی ئێستای کۆماری ئیسلامی دەور و نەخشێکیان لە ئیمنکردنەوەی شوێنی کاردا نییە. ئەو راپۆرتانەی وا لەلایەن بازرسەکانەوە سەبارەت بە ئیمنی شوێنی کار ئامادە دەکرێن بە گشتی فۆرماڵن. زۆرجار ئەم راپۆرتانە ڕاستەوخۆ لەلایەن خاوەنکارەوە دیکتە دەکرێن. لە ڕاستیدا ئەگەر ترس لە خەبات و خۆڕاگری کرێکاران نەبێ، خاوەنکاران حازر نین هیچ هەزینەیەکی سەرفی کاروباری ئیمنی و بەهداشتی شوێنی کاری کرێکاران بکەن. دابینکردنی ئیمنی شوێنی کار لە بەرامبەر ڕووداوی کاردا یان لە بەرامبەر نەخۆشینی سەرچاوەگرتو لە بارودۆخی دژواری کار و یان لە بەرامبەر لە خوارەوەبوونی ئاستی بەهداشتی شوێنی کار و هیتر ئیمتیازێک نییە کە بە کرێکاران بدرێ. کردەوەی جددی و کاریگەر لەم بوارەدا ئەرکی خاوەنکار و خۆلێبواردنی وەکو تاوانێکی جەنایی بە ئەژمار دێت کە پێویستە بە دوواداچوونی لەسەر بکرێت. دەبێت کرێکاران بە تەواوی و بە هەزینەی خاوەنکاران لە بەرامبەر سەدەمە و زیانەکانی سەرچاوەگرتو لە ڕووداوی کار بیمە بن. هیچ بەشێک لە چینی کرێکار بە هیچ بیانوێک نابێت بکەوێتە دەرەوەی بازنەی بەهرەمەندبوون لە بیمەی بە تەواوی بێکاری و بیمەی ڕووداوی شوێنی کار. ئەرکی خاوەنکارە ئەمنیەت و بەهداشتی شوێنی کار دابین بکات. بەرپرسیارەتی ئاشنانەبوونی کرێکاران بە ڕێوشوێنی ئەمنی یان نەبوونی شارەزاری پێویست لیان بوارەدا کە ئاستی ئەمنیەتیان بباتە سەرەوە لە ئەستۆی خاوەنکارەوە کرێکار دەبێت بە هەزینەی خاوەنکار دەورەی ئاموزشی پێویست لە بواری دابینکردنی ئەمنیەتی خۆیان لە شوێنی کاردا ببینن. پێویستە کە کرێکاران لەم بوارەدا مافە سەرەتاییەکانی خۆیان بناسێن و بەکردەوە دەرهێنانی بە تەواوی ئەو مافانە بەسەر خاوەنکاران و مدیرانی دەوڵەتی لە ناوەندەکانی کاردا بسەپێنن. نبین نداری دچیتە سەربەر نەنانی دەچیتە تەنوور نە ئەو دەگاتە بەرماڵێک لە شەقام پڕ دەبێ لە نور ئێمە نەبین نەجەسە پۆشاکی هەیە نەبینایەک سەر هەڵدێنێ لە مەکینا کار دەکات و لە مەزرایەک دەچریوێنێ ئێمە نەبین تالارەکانتان بێفڕن دەخنکێن لە گەندگودا لە فرۆکەیەک هەڵدەستێن ڕاکەن ڕۆڵ دێ بەدوودا ئێمە
ئێمە نەبینە کەوشێک دەچێتە پێتان لە ڕێگە و بەندەڵ نەوازان لە مەکتەب پەرتووکەی دەبێ نە لە خۆشخانەیەک سازان ئێمە نەبین خۆشەویستی پارە و پوڵە مرۆڤ ڕەنجۆر نایەکسانە شادی و خۆشی بەتاڵان چوو بەشی نەدار دەرد و ژانە ئێمەی هێزی کار خوڵقێنەر ئێمەی بێبەشی داهێنەر دەبێ دەوری بەراوەژوو وەرچەرخێنینەوە یەکسەر ئێمە نەبین تالارەکانتان بێفڕن دەخنکێن لە گەندگودا لە فڕۆکەیەک هەڵدەستێن ڕاکەن ڕۆڵ دێ بەدوودا ئێمە نەبینە کەوشێک دەچێتە پێتان لە ڕێگە و بەندەڵ نەوازان لە مەکتەب پەرتووکەی دەبێ نە لە خۆشخانەیەک سازان بەڵێ ئازیزان دوایین بابەتی بەرنامەکەمان سەبارەتە بە قوربانیەکانی تەقینەوەی مین لەسەر سنوورەکان. تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکانی ڕۆژاوای ئێران ڕووداوێک بەردەوام دووپات دەبێتەوە بە شێوەی مامناوەندی هەموو ساڵێک 300 ڕووداوی تەقینەوەی مین لەو ناوچانە ڕوودەدەن کە قوربانیەکانی بریتین لە مناڵان زەحمەتکێشانی لادێ لە کاتی کشت و کاڵ و کۆڵبەرانی سەرسنوور. بەپێ دانپێدانانی کاربەدەستانی حکوومەتی نزیکەی 16 میلیۆن مینی چاندراوی شەڕی ئێران و عێراقیەکە کۆن نەکراوەتەوە و ڕوبەری 6 میلیۆن هێکتار لە ناوچەکانی ڕۆژئاوای ئێران مەیدانی ئەم مەترسیە سامناکەن. 4 میلیۆن هێکتار ئەم بۆسەی مەرگە لە ناوچەی شاخاویەکانی ئۆستانەکانی کرماشان، کوردستان و ئازەربایجانی ڕۆژئاوا هەڵکەوتووە. کۆماری ئیسلامی نەک هەر هیچ هۆڵێک بۆ پاکردنەوەی مەیدانەکانی مینی پاشماوەی شەڕی 8 ساڵی ئێران و عێراق نادات، بەڵکو ڕێگریشە لەوەی کە ڕێکخراوە خێرخواز و نێونەتەوەیەکان بۆ ئەو مەبەستە بێنە کوردستان و لەمبارەوە یارمەتی خەڵک بدەن. بەڵام کێشەکە تەنیا ئەوە نییە. ڕژیمی ئیسلامی نەک هەر مینەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق کۆناکاتەوە، بەڵکو بەردەوام خەریکی چاندنی مینی تازەشە. کۆماری ئیسلامی ئێران یەکێک لەو چەند وڵاتی جیهانەیە کە ئامادە نییە پەیماننامەی ئۆتاوا تایبەت بە قەدەغەبوونی بەکارهێنانی مینی دژە نەفەر ئیمزا بکات. پێویستە بۆ ترێت کە کۆمەڵە بفەرمی پەیماننامەی بەکار نەهێنانی مینی دژە نەفەر لەسەر دەستی ڕێکخراوی بانگەوازی ژنەفی ئیمزا کردووە. ئەوانەی کە جمهوری ئیسلامی سەرەڕای ئەم هەموو مەترسیەی کە لە شەڕی کاولکاری ئێران و عێراق بەجێماوە بە چاندنی مینی تازە ڕێگەیان لێجەگرێ، زەحمەتکێشانی کۆڵبەرن کە بەهۆی بێکاری و هەژاری ناچارن گیانیان لەسەربەری دەستدا بنن و بۆ پەیداکردنی بژێوێکی مەمرۆ مژێ ڕێگەی مان و نەمان بگرنە بەر. خەڵکی زەحمەتکێشی ئاوای سنووریەکانن کە بەڕەنجی شانیان بژێوی خۆیان بە کشت و کاڵ دابین دەکەن و ئەوەندە ئیمکانیانە کە بتوانن دەست لەو زەویانەی کە مەترسی مینیان تێدایە هەڵبگرن.
زەحمەتکێشانێکی بێکار و هەژارن کە بە کۆکردنەوەی گیاوگوڵی بەهاری ژیانی هەژارانەیان دابین دەکەن. مناڵانێکن کە لە جیاتی بەهرەمەندبوون لە شوێنی تایبەت بۆ کایاکردن و حەوانەوەیەکی بە ئاسوودەی و بەبێ مەترسی لەگەڵ دایکان و باوکانیان لە بەیانیەوە تا ئێوارە ڕوو دەکەنە مەزراکان و بگرە کاریش دەکەن و بەم جۆرەی کە لە ئاوایی نشکاشی مەریوان ڕوویدا دەبنە قوربانی. بەڕاستی تەکلیفی ئەو خەڵکە لەگەڵ ئەو ڕژیمە کە هیچ بوارێکی ژیانی بە ئاسوودەی و بەبێ دڵڕاوکێ بۆ نەهێشتوونەتەوە چییە؟ بەداخێکی زۆرەوە ئاگادار بووینەوە هاوڕێمان تەقی پاک ئیمان ناسراو بە مەحموود شەفاعەت بەهۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کرد. هاوڕێ تەقی یەکێک بوو لە ئەنجامە دێرینەکانی حزبی کۆمونیستی ئێران و لەنەوەی کرێکارانی خەباتکار و خۆڕاگر لە نیو سەدە خەبات لە پێناو ڕزگاری چینی کرێکاردا بوو. هاوڕێ تەقی لە ساڵی 1330 هەتاوی لە شاری هەمەدان لەدایک بوو. هەر لە تەمەنی لاویەتیەوە ئاشنا بوو بە ئازار و زوڵم و زۆر و چەوساندنەوەی سەرمایەداری. لە تەمەنی 20 ساڵیدا ڕوو لە خەباتی سیاسی دژ بە ڕژیمی شا دەکات و لەو ڕووەوە بە ڕێکخراوی مجاهدینی خەڵقەوە پەیوەست بوو. دوای ڕوخانی ڕژیمی شا لە ساڵی 1357دا پەیوەندی بە گروپی خەباتی ڕزگاری چینی کرێکارەوە کرد. دوا بە دوای سەرکوتە خوێناویەکانی دوای مانگی جۆزەردانی 1360 پەیوەندی بە ڕێکخراوی کۆمەڵەوە کرد و دواتر بوو بە ئەندامی حزبی کۆمونیستی ئێران. گوشارە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هاوڕێ تەقی وەکو هەزاران کادری کۆمونیستی دیکە ناچار کرد کە ئێران بەجێ بهێڵێت و لە ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حزبی کۆمونیستی ئێران لە وڵاتی ئالمان وەکو بەرپرسی ئەو ڕێکخراوە لە وڵاتە سازماندرا. تشکیلاتی حزب لە وڵاتی ئالمان لەژێر بەرپرسیارەتی هاوڕێ تەقی کرایەوە و بە شێوەیەکی بەرچاو گەشەی کرد. هەر لەو ماوەیەدا و لە مەئموریەتە تشکیلاتیەکانیدا بۆ کوردستان پەیوەندیەکی سەمیمانە و درێژخایەنی لەگەڵ زۆرێک لە هاوڕێیانی پێشمەرگە دامەزران کە تا دوا ڕۆژەکانی ژیانی هەر بەردەوام بوو. دوا بە دوای سەرهەڵدانی ناکۆکی لە حزبی کۆمونیستی ئێران هاوڕێ تەقی لە ساڵی 1370 هەتاوی کۆتایی بە چالاکیەکانی لەم حیزبەدا هێنا، بەڵام هەرگیز خۆی لە ئارمان و ئامانجەکانی ئەم حیزبە دوور نەخستەوە و دۆستی نزیکمان مایەوە. لە دەستدانی دۆستێکی ئازیز وەکو هاوڕێ مەحموود شەفاعەت زەرەرێکی گەورەیە بۆ هەمووان و بۆ بزوتنەوەی کۆمونیستی ئێران. ئێمەش بەم بۆنەوە لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا پڕ بەدڵ هاوسۆزیەکی قوڵ بۆ سەرجەم ئەندامانی خێزانەکەی و هاوڕێ نزیکەکانی دەکەین و لە خەمە گەورەکەیاندا لەگەڵیاندا بەشدار دەبین. یادی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی عزیز بەم جۆرەشە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆەوەی تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندەکانی تەلەفۆنیەوەی ئازیزین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیوان پێوە بکەن و ڕاو بۆ چوونەکانتان ڕابگەێنن. هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە. ماندوو نەبێت.